افرو نونرا نتوين يجرتي الجل بارتين تركماني كومبو بريارة هر افروجي ايفاري بارتي الجل بارتين تركماني جي بجفات سر في بابتي الفي مجاري ما مهوانك هيا وجيمونا قهوة چي جيجرا سروكا بارتيا چكسازيا تركماني وهرو ساجي سكرتيرا برلمان كردستان الهوليري ادجل مياب بريز قهوة چيتو بخير بي اگر ام بحث كومبونا هوا بكين يدجل نينان تويني جرتي جنين بالاسخارت السر چم جاران و باسكر سر چم جاران بابتان هين ري كفتن زۆر سپاس لە ڕاستیدا ئیمڕۆ کۆبنەوەی وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە پرسی پێکهاتەکان و لەسەر پرسی هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن بێگومان هەمواری یاسای هەڵبژاردن کە ئێستا ئەو بابەتە زۆر هاتەکایە و پاش دەست پێشخەری جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە داوای کرد لە سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان کۆبنەوە ئەنجام بدەن و ڕێکەوتن ئەنجام بدرێتن لەوەی ئەو پرسە چەقبەستوانە و بە تەواوەتی کێشەکان چارەسەر بکرێتن و لە میانی ئەو کۆبنەوەیدا ئێمە جەختمان کردەوە کە هەمیشە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان هیچ کاتێک مەترسی نەبووە لەسەر ئەزموونی هەرێمی کوردستان بە پێچەوانەوە هەمیشە هاوکار بووە بۆ سەرخستنی پرۆسەی سیاسی و بۆ بەهێزکردنی پێکەوەشیان و ئێمە وەکو پێکهاتەی تورکمان و پێکهاتەی کلدار و سریان و ئاشوری و ئەرمەنیشەوە بەمافی خۆمان دەزانین کە لە سەرجەم هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە خاوەنی بریاری خۆمان بین و خۆمان بریار بدەین لە چارەنووسی و لە داهاتووی پێکهاتەکەمان بۆ بە پێویست دەزانرێت کە ئەمڕۆ جەختمان کردەوە داواکارین و چاوەڕوانین کەوا سەرجەم حزب و لایەنە سیاسیە کوردستانیەکان بە هەموو شێوازە گفتوگۆ لەسەر 100 کورسی پەرلەمانی بکەن واز لە 11 کورسی پێکهاتەکان بهێنن ئێمە خۆمان ئەتوانین بریاری لەسەر ئەم 11 کورسیە بدەین و بە چ ئالیەتێک بتوانین بەشداری هەڵبژاردن بکەین و بە چۆن ئەمانەوێ بەشداری بکەین و نوێنەرانی خۆشمان ئاگدارمان کردووە کەوا حزبە تورکمانیەکانیش داواکاریان پێشکەشیان کردبوو و بە هەموو شێوازێک ڕێگر بین لەوەی ڕێگە نەدەین هیچ حزبێکی سیاسی کوردستانی لەبەری ئێمە بریار بدات باشە بەسپاسەوە هەمیشە پاڵپشتی خۆیان دووپاتیان کردەوە کەوا ئێمەش لەگەڵ ئەوەی پێکهاتەکان هەمیشە خۆیان بریار بدەین و بەڵام بەڕاچاوکردنی بەشێک لەو بابەتانەی کە داوا کرابوو کە نوێنەری تورکمان لە کفری تاکو ئێستا بە هیچ شێوازێک نەیتوانیا کورسی بەدەست بێنێ لە پەرلەمانی کوردستان کردەوە یاسایە کە یاسای کۆنەکەی ئێستا هەیە بەڵێ دووری بابەتی کو ئەوە مافێ یاسایە هیچ کاتێکت ڕێگر نەبووە کەوا بەڵێ تەواوی کەمەوە کە لەسەر کفری ئێمە چمان وتووە یان جەنابەکەی بەڵێ ئێمە وتمان ئێمە وەکو پێکهاتەی تورکمان چ لە کفری چ لە ناوچەکانی ترەوە هاتوانی بە هەمان ئەو یاسایە بەشداری پەرلەمانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکاتن و ڕاچاوی دۆخەکەش دەکەین و ئێمە لە خۆلی ڕابردوو نوێنەری کفری هەبوو بەڵام خەڵکی کفری دەنگی بە نوێنەرەکەی خۆی نەدا و دەنجی بە نوێنەرەکەی پێکهاتەی تورکمان لە هەولێردرا واتە زۆر ئازادە هەر کەسێک کە دەچێتە سەر سندوق دەنگ بە چ کاندیدێک بداتن باشە ئەمە سەرپرسە ئەوە بکو مافێ ئێوە تورکمانە و مافەکێک و ئێوە بریار دەدەن و تەمسیلە هەوە تورکمانان کورسیەوە یەک بازنەیە یان نە یەک بازنی بتن دکمبوون ئەوە دادگەل نەتەوێنی گرتی هەلویستە نەتەوێن ئینگرتی نەرینەوان بۆ چوونەوان چ بوو سەروی بابەتی هەمان شێوەی هەلویستە ئەوە بۆ یانجی چەوە بەڵێ هاوڕان لەگەر بۆ چوونی ئێمە نەک تەنها لەو کۆبنەوەیە ئێمە چەندەها کۆبنەوەمان کردە لە ئاستی باڵای ئەنجومەنی پارتە سیاسیەکانی پێکهاتەی تورکمان بە ئامادەبوونی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان بە ڕێزموچی ئامادەبوو و دواتر کۆبنەوەیەکیش لە پەرلەمانی کوردستان ڕێکخرا بە ئامادەبوونی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەڕێز سەرۆک پەرلەمان و جێگەری سەرۆکی پەرلەمان و بەندەش ئامادەبوو ئەمە بە ئامادەبوونی سەرجەم پێکهاتەکانی هەرێمی کوردستان لە تورکمان و کلدان سریان ئاشوری و ئەرمەن و لە پێکهاتەی کەسایەتیەکانیش ئامادەبوون چ لە پێکهاتەی تورکمان چ لە پێکهاتەکانی تر لەوێ بە کۆدەنگی هەمویان داوایان کرد کەوە بە یەک بازنەی ئامادەنە بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکەن و خۆشیان داوایان کرد لە دەستەی سەرۆکایەتی
ڕێگر بن لەوەی هیچ حیزبێکی سیاسی کوردستانی لە بڕی پێکهاتەکان بریار بدەن. باشە نەتەوێنی گرتی باسەکە کو گەل هەندێک پارتن دیتریژی یەن کوردستانی کۆم ببیتن ئان تەنێت گەل پێکهاتەیان ئەف کۆمبوونەبە ئانجی گەل هەندێک ئالیین دیتریژی یەت کو بەشدارن دی پەرلەمانی کوردستانێدا. نەتەوەی یەکگرتووەکان کۆبنەوەیەکی فراوان ئەنجامدا لەگەر سەرجەم حیزبولایەنە سیاسیەکانی پێکهاتەکان ئەوانەی لە پەرلەمان و ئەوانەی لە دەرەوەی پەرلەمانیشن و بەشێک لە کەسایەتیەکان و چاڵەکوانانی مەدەنیش چەندەها کۆبنەوەیان کرد و ئەنجام درا ئەو کۆبنەوانە لە پێناوی بۆەوەی کەوە ڕەو بۆ چوونی پێکهاتەکان وەربگرن لەسەر من باسی ئالیین دیترکە نە تورکمان داهاتوو دی پەرلەمانیدا بەڵێ کە یەن نەتەوێنی گرتی هەمان شێوە کۆمبوونەکە وی شێوەی هەیە گەن ئالیین دیترن وەک سەرۆکاتیە پەرلەمانی یەن بەشدارن لە دیین سیاسیین دی کۆمبووندا یان پەرلەمانی کوردستاندا نەش پێکهاتەیە تورکمانە. بەڵێ تا ئێستا هیچ بەرنامەیان ڕوون نییە ئایا کۆبنەوەیان دەبی لە ئایندە چکە کۆبنەوە کراوە و بۆ چوونی پێکهاتەکان دیارە و وەلایەنە سیاسی کوردستانیەکانش لەسەر سازش دەکەن لەسەر 100 کورسیەکەی کورسی پەرلەمانی نەک لەسەر 11 کورسیەکە چکە 11 کورسیەکە پەیوەندی بە پێکهاتەکانەوە بە یاسا ئەو مافەش بەردەستە کراوە بۆ پێکهاتەکان. باشە بەرز قەهوەچی بریارە ئەڤژی کۆمبوونەک و هەبت وەک پێکهاتەیەن تورکمان گەل پارتی دیموکراتی کوردستان مژارن vê کۆمبوونê çine daxwaziyên hewa çine؟ بەڵێ ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان کۆبنەوە لەگەر حەزبە تورکمانیەکانی پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان و لە ناچە دابڕاوەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستانش ئەوانەی کە خاوەنی حەزبن لە شاری کەرکووکی خۆشەویست لەوێش ئامادە دەبن و لە بارگای پارتی چاکسازی تورکمان لە نۆ لایەن سیاسی حەزبی تورکمانی پێک دێتن کە ئامادە دەبن لە کۆبنەوەکە پێشوازی دەکەن لە شاندەکە و داواکاریان دەبیتن و هەر لەسەر پرسی هەمواری یاسای هەڵبژاردن و لەسەر کاراکردنەوەی کۆمسیۆنیش. دۆر هەبوونەوە بۆ ji بۆ دەستنیشانکردنا کورسیان ji bajarê Silêmaniyê dengûyek heye ku hindek daxwaziyên hene ku kursiyê jî bû pêkhateya Turkmana Silêmanî jî bête destnîşankirin. Dor vê çendê nerîna we çi ye؟ ئێمە وەکو پێکهاتەی تورکمان پەیاممان ڕوونە و داواکاریەکانمان زۆر ڕەوایە کەەوە داوامان کردووە هیچ حیزبێکی سیاسی کوردستانی دەستەی وەردانی کاری پێکهاتەکان نەکاتون و ئەگەر بیر لەوە دەکەن کەوا کورسی بۆ کۆتاکان بۆ پێکهاتەکان نوێنەریان هەبیتن لە هەر پارێزگایەک چ لە پارێزگای سلێمانی بیاد لە دووهۆک بیتن لە دەرەوەی کورسی کۆتاکان لە دەرەوەی 5 کورسیەکە ئەتوانن لەسەر لیستی خۆیان کورسی بۆ پێکهاتەکان لەوێ دیاری بکەن بەڵام لە چوارچێوەی 5 کورسی کۆتاکان لە پێکهاتەی تورکمان و 6 کورسی لە پێکهاتەی کلدان سریان ئاشوری ئەرمان بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نییە دابەشمان بکەن. باشە وە کۆمبوونەکە گەل نەتەوێنی گرتی نوێنەرا نەتەوێنی گرتی هەبوو ئەڤژی ێڤاری وە کۆمبوونەکاتی گەل پارتی دیموکراتی کوردستان هەیە گەل یەکێتی نیشتیمانی کوردستان دێ پرۆگرامدا هەیە کۆ ئەوە کۆمبوونە گەل ئەوانە ژی بکەن سەروان مژارە تایبەت کورسی و پێکهاتەیان. ئێمە وەکو پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان وەکو حیزبولایەنە سیاسیە تورکمانیەکان لە هەرێمی کوردستان وەکو پارتی چاکسازی تورکمان وەکو جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان دەرگامان واڵایە بۆ سەرجەم حیزبولایەنە سیاسیە کوردستانیەکان هەر حیزبێک بێەوەی سەردانمان بکە هەر حیزبێک بێ کۆبنەوە لەگەڵمان ئەنجام بدە لەسەر پرسی پێکهاتەکان بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ دەکەین و گفتوگویان لەگەڵ دەکەین بەڵام بە مەرجێک هیچ حیزبێکی سیاسی کوردستانی هەوڵ نەداتن لەبەری ئێمە بریار بداتن و دەستێوەردانی کاری پێکهاتەکان بە هیچ شێوازێک ئێمە قبول ناکەین چونکە ئەگەر هەر کارێک بەو شێوازە هاتەکایە کاتە خۆی لە خۆیدا ڕێزنەگرتنە لە بۆ چوونی پێکهاتەکان چونکە پێکهاتەکانیش مافی خۆیانە لە هەرێمی کوردستان مافەکانی خۆیان دەستەبەر بکەن و بەڕەوای خۆیان دەزانن کە خۆیان خاوەنی بریار بن. باشە بەرز قەهوەچی ئەگەر ئەم خاڵەکە هەڤبەش یا مشترەک بگەرین نابەرە چه هەموو لایەنن یەن کوردستانیە بەشدار نەبەس تورکمانە گو ئەو خەڵە کول سەر نەرینە هەوا یا هەڤبەش بتن سەر ڕێککەون چییە؟
خۆی خاڵی هاوبەش ئەوەیە کەوا بتوانن پرۆژەیەکی هاوبەش ئامادە بکرێتن بۆ هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دڵنیات دەکەمەوە لە 2009 کە ئەم کۆتایە ئەو سیستەمە کۆتایە هاتوتەوە بەرجەستە کراوە بۆ پێکاتەکان و لەناو پەرلەمانی کوردستان پەسەند کراوە هیچ کاتێک بۆ لایەنە سیاسی کوردستانەکان کێشە نەبووە لەناو پەرلەماندا کەوە لایەنگری سیاسێکی کوردستانی بە دیاری کراو بکرێتن و بە بەڵگە ئێمە دەیسەلمێنین کەوا لە هەموو دانیشتەکانی پەرلەمانی کوردستان و لە کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لە کۆبنەوەکانی سەرۆک فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان هەر کاتێک بابەتێک پەیوەندی بە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و بەڕەهەندێکی نیشتیمانی هەبێتە پرسێک پەیوەستی بە بەڕەهەندی نیشتیمانیە پێکاتەکان هاوکار بۆ پاڵپشتی کردووە بەڵام هیچ کاتێک هیچ لاینێکی سیاسی کوردستانی بە دیاریکراوی ئاراستەی ئێمەی نەکردو داواکاریە کەوە لایەنگری بکەین چکە ئێمە نوێنەری خەڵکی کوردستانی و نوێنەری پێکاتەکەی خۆمانی ئێمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بریاردەدەین لە بەرژەوەندی تەسکیبیری حیزبایەتی بریارمان نەداوە ناشیدەین. بله منا قهوچی جگرا سروک پارتیا چکسازیا ترکمانی هر وسازی سکرتیرا پارلمان کردستان تو گلما بوش هولری زور سپاس. اما بچی